والله باش ئەو نقطە بە بیری نایمەوە یعنی زۆر خوا خێری بنووسی خوا خێری بنووسی خوا خێری بنووسی سێ جار ئەگەر ساڵح بەک نەبا ئەو بازاڕەش نابوو ئەگەر ساڵح بەک نەبا ئەو بە ئاردەی نەداوە ئەو قافی ئەو بازاڕەش نابوو لەبەر ئەوەی چونکە هەموو جەیەک بەچی دیارە بە چ ئاوەدانەکرێتەوە بە مزگەوت لە هەر جێگایەک نەبی ئاوەدانکردنەوەی تێدا نییە کە ساڵح بە ئەوی شێکردی ئەو بازارە مەفروزە هەرجاری بێنە ژوورێ و هەرجارێت نەدەرێ و هەرجارێ توکاندارەکان یارمەتی ئەو مزگەفتەی بدەن بە عام یعنی ئمە زۆر نەواقسمان هەیە ئەیدەن بەس بەو جۆرەی نییەکەوە ئەمە تەمە نایلوەکەینەوە لێرە خاصم ئەوەماندانەیە تەبەڕوعات سندوقەش تەبەڕوعات یعنی بۆ پارەی نییە خەڵک تەیەکە بەس توکاندارەکان ئەمن گلەیم لێ هێنە بەو جۆرەی نییەکەوە ئەمە دەمانەوێ بەڕاستی توکاندارەکان مەزموع توکاندارەکن هەتا ئێستا ئەو خاف شتێکی کردی ینی شتێکە ئەمانداتێ دەینە مەلای ئەو مەلای لێرە پێش نوێژمان لەوەکە مەلا مەخسوود نا مەلا عەبدوڵڵا مەلا مەخسوود تاعینە و مدیری مەکتەبی قوتابخانەی ئاینیشە لێرانە بەس مەلا مەخسوود بەس جمعان دێ خوتبەیەدا بەس مەلا عەبدوڵڵا لێرەیە پێش نوێژەکان و تەراویح و ئەو شتەکانمان لەوەکە باقی دیکە بە خۆمانەکەینەمە هەمووی ئەو قاپ بەو دەرەجەی نییە ئێستا پارەی هەن نیە نەسریان نییە بەو دەرەجەی نییە بەس ئەگەر نەفتەکەیانە دەنێت جستانە غاز خەریکە ئەو غازە هەمووی حاجی وشیار و جەماعەت لێرانە داینێن خەڵک لێرە پارەکەیدا لە ناو سندوقی تەبەڕوعات و هەموو بە خۆمانەکەین